بەڵێ محەممەد ئەلبەتە وەکو باز دەکرێت ینی شەوی ڕابردوو بووە ڕووداوەکە بەڵام لەبەرەوەی کە کەمێک بەر لە ئێستا سەیش و پۆلیس ئاگادار کراونەتەوە لە ڕووداوەکە لە ماڵێکایە لە گەڕێکی قەتەوی ئەلبەتە پێشتر ئەم ماڵیان لەسەر کارێز بووە لەسەرتر بووە ماوەی 20 ڕۆژێکە هاتوونەتە ئێرە لە سێ کەس پێک هاتوون ژن و پیاوێکی بە تەمەنن لەگەڵ منداڵێکدا کە تەمەنی 10 ساڵ دەبێت ژنەکە عەرەبە و پیاوەکە کوردە لێرە ماوەی 20 ڕۆژێکە ماڵیان گواستۆتەوە بۆ ئەم گەڕەکە وەکو باز دەکرێت تا ئێستا دیار نییە خۆ دەمە لە ئاسایش پۆلیسیشمان پرسی ئەوان تاوەکو ئێستا لێکۆڵینەوە لە ڕووداوەکە دەکەن و لە ناو ماڵەکەدان بۆ سەرەدا و وردەکارەکان دەگەڕین کەمێک بەر لە ئێستا بەڕێبەری گشتی پۆلیسی هەولێر لێرە بوو لەگەڵ بەڕێبەری ئاسایش لێکۆڵینەوەیان لە ڕووداوەکە دەکرد سێ کەسی خێزانێکن هەرسێکیان کوژراون بە چەقۆ ئەوەی کە باز دەکرێت بە چەقۆ کوژراون نازانرێت تاوەکو ئێستا خۆت بەخۆی کێشی کۆمەڵایەتیەوە بۆ یاخود کێشێکی دیاریان لەگەڵ کەسێکە هەبوو یاخود ڕووداوەکە چۆن چۆری ڕوویداوە بەڵام پۆلیس و ئاسایش لێکۆڵینەوە لە ڕووداوەکە دەکەن گەڕێکی قەتەوی یعنی لە دەوروبەری هەولێرە لێرە جگەلەوەی کە خەڵک یعنی کۆبووبوونەوە لە گەڕەکەکەیە درەنگ زانیویانە بە ڕووداوەکە بەڵام ئەوەی کە تاوەکو ئێستا دیارە ئەوەیە کە شەوی ڕابردوو ڕووداوەکە ڕوویداوە بەڵام چەند کاتژمێرێک بەر لە ئێستا زانراوە کە ڕووداوێکی وا لە لێرە ڕوویداوە مامۆستای مزگەوتەکە یعنی لەم بزگەوتە نوێژی کردووە پیاوی ماڵەکە وەکو مامۆستاکە باسی دەکات یعنی هەموو بەیانیەکاتۆ بۆ نوێژی بەیانی لەگەڵ ئەوەشدا هیچ ینی چۆن دەڵی بارودۆخێکی لە ناکاوی نەبووە یا بڵێ کێشەی کۆمەڵایەتی زۆر کەمیشە هاتوونەتە ئەم گەڕەکە نابێتە مانگێک کە لەم گەڕەکەیا دەژین بەڵام هەتاوەکو ئێستا نازانری هۆکاری ڕووداوەکە چۆنیە هێزەکانی پۆلیس و ئاسایش کەمێک بەر لە ئێستا لێکۆڵینەوەکانیان چۆن دەڵی دەست پێ کردووە لەگەڵەوەشدا تیمی تاوان و لێکۆڵینەوە هێشتا لە ناو گەڕێکی پشتەوەن چەنە ڕێگە نادەن کە هیچ کەس نزیک بێتەوە لەو شوێنە هەتا لێکۆڵینەوەکان تاوە دەبێت بەڵام ئەوەی کە هەیە تاوەکو ئێستا سێ کەسی خێزانێکن منداڵێکی تەمەن 10 ساڵە کوڕە پێشتر وا بڵاو کرایەوە کە منداڵە کچ بێت بەڵام کوڕە و لەگەڵ ژن و پیاوێکدا لە ماڵەکەدا ژیاون ژنەکە تەمەنی لە نێوان 45 بۆ 50 ساڵی دەبێت لەگەڵ ئەوەشدا پیاوەکەش تەمەنی لە نێوان 60 بۆ 70 ساڵیە. بەڵێ سوپاس ڕێناس عەلی بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێرە و لەگەڵمان بوویت.